کاک حەمید ئەفەندی ئەف دەمێتە باش دەنەهادا شەڕ دنابەرە هێزên پێشمەرگە و داعش هێش بەردەوامە یان نە؟ ئێستا حالیان لەو محوەری ئێمە محوەری باشیقە شەڕ نییە دوورە تەقەیە کەر هەیە بەڵام الحەمدلله لەو زێبایی بە کاملیشکان دژمنشکە خزارەتەکی باسی شەڕێکەتیە و برادرانی مە سەلامەتن الحەمدلله لەو محوەری ئێمە بەڵام محوەرەکانی دیکە ئێمە وەکو پێویست ئاگادار نینە بۆ ئاگاداری. باشە ئەو هێرشێن کو لەسەر هێزên پێشمەرگە هاتن کردن زێدەتر هێرشێن خۆکوژی بوون یاخۆت بەڕێیا هاون و کاتۆشا هێرشکردنە سەر هێزên پێشمەرگە؟ وەڵاهی هەردووچی هەبوون خۆکوژیشی هەبوو بە سیلاحی گەورە و کچکەش هێرشیان هەبوو هەردوو تەرەفی تێدا بوون هەردوو لای تێدا بوون هەم بە سیلاح هەم بە خۆکوژی. باشە دەستپێکە ئێرشە داعش بۆ چ دەمەکێ ڤەگەریان؟ والله خوي ساعات تقريبا ساعة 3:30 روزي بروز الجمعة هيرشيان كد تا وكو دوري والله حتى إحساس سودة تقي كره. باشە ئەگەر زانیاری جەموە هەبن زەرەر و زیانên چەکدارên داعش بە چەند تێتە خەملاندن؟ والله وشي بحقيقة إنسان نتوري تقدير بكتسان بلان ببي أو معلوماتك إيه مهما لجهاز كانيوان ورقرين خسارة ينزورة برندار ينزورون حتى جنازة ينزور بدي معنا بلان بدي دواء كان هولدا كجنازة كان إخوان ببنوا. باش هاوپەیمانان چ ڕۆڵێکیان هەبوو کاک حەمید ئەفەندی؟ والله هەواپەیمان تەیارە تەبیقەرسی دائیمیە تا ئێستاش تەیارەکان هەر لەسەر جەبهەکانی دیفاعەکەن و لێدن. باش داعش توانیەتی هیچ پێشڕەویەک بکاتن؟ والله لە محوەری ئێمە هیچ پێشڕەویەکی نەتوانیە هیچ برسەرچیش بێتە پێش بەڵام لە شوێنەکانی دی وەکو پێویستی مە ئاگادار نیە لە بەعزە شوێنی دیکە. باشە دەتوانین ئێستا بڵێن پێشمەرگە لە حاڵەتێکی باش ئامادە باشیدا بۆی ئەو هاوڵاتیانی کە نزیکی ئەو سنوورانن بە ئارامی بخەون؟ لەنە متأكد لە جەبهەکەی ئێمە هەموو خەڵک ئارامە هەموو کەس ڕاحەتە هیچ شتە چێشنێ و مطمئین و سەد لەسەر سەدش ناتوانن هیچ حرەکەیەک لە جەبهەی مە بکەن ئینشاءالله. بەڵێ کاکە حەمید ئەفەندی فەرماندەی میحوەرێ باشیکی هێزên پێشمەرگە لەسەر هێلا تەلەفۆنێ باشیکێ دیگەل مەدا بووی گەلک